بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرج یەکەم لاپەڕا 62 باسی هێڵی ڕوونکردنەوەی هێڵی ڕوونکردنەوەی هەندێک جار پێویستە بۆ ئاسانکردنی دیتنی ژمارە یان دیتنی زانیاری بۆ وێنە لێرە باسی چ دەکرێت باسی پەیژە و هەنگاو پەیژە و هەنگاو مانای چییە؟ پەیژە هەمیشە ئەو ستونەیە کە لە کاتی دروستکردن ستونە چی؟ ئەو ستونە کە بە ئەستونیە ناوی پەیژەیە وەکو پەیژە بەسەر دەکەوین ئەوی دیکە هەنگاوە کە لۆلای ڕاست هەنگاو دەنێ کەواتە لە کاتی زانیاری هەمیشە زانیاریەکان دوو جێگەیان هەیە یەکەمیان چەند هەنگاو دەچینە لای ڕاست ئەوی دیکەش چەند هەنگاو دەچینە سەرێ بە گوێرەی هەنگاوەکان خاڵەکان لەسەر ئەو تەوەرەی دادەنێین پاشان زانیاریەکان بەڕوونی دێنە پێش چاومان ئەوەیە پەیژەواتە باشتر وا بۆ بنووسرا بە هەنگاو ئەوجا پەیژە چونکە یەکەم زانیاری هەمیشە زانیاری هەنگاوە لۆ لای ڕاست ئەوی دیکەش زانیاری لۆ سەرەوە لێرە خشتێک هەیە دەربارەی پلەی گەرما لە شاری پێنجوین لە مانگەکان لە مانگی 2 مانگی شوبات پلەی گەرمی 10 بووە لە مانگی ئادار 12 بووە لە مانگی 4 15 مانگی 5 20 مانگی 6 28 و مانگی 7 33 ئێستا ئەگەر بمەوێ ئەو زانیاریانە دروست کەم لەسەر هێڵی ڕوونکردنەوەی پێویستە تەمەشای ژمارەکان بکەم کەمترین ژمارەم 10ە لێرە و گەورەترین ژمارەشم 33ە لە کاتی دروستکردنی هێڵی ڕوونکردنەوەی ئەگەر ئەمن هاتوو وەکو ئەو کتێبەی پەیژەکەم یەکەم جار دروست کرد یەکەم جار لێرە نووسرا پەیژەی دروستکە پەیژە و هەنگاو دیاری بکە پەیژەی ژمارەکان نووسرایە زنجیرە ژمارەیە کە لە سفرەوە دەست پێ دەکە ئەوەی ڕاستی بی مەرج نییە هەمیشە لە سفرەوە دەست پێ بکە دەتوانین لەو ژمارەی دەست پێ بکە کە کەمترین ژمارەیە پاشان لێرە کە پەیژەکەی دروست دەکەن گەر تەمەشاکەین لێرە لە سفر دەستیان پێ کردیە سفر لەسەر ئەو هێڵی ئەستونی کە پەیژەیە سفر لێرە پاشان لە جیاتی یەکسەر هاتینە لای ژمارە 10 واتە چونکە ئەمن لێرە لە مابەینی سفر و 10 هیچ ژمارەکەم نەبوو کەمترین ژمارەم 10 بوو کاتە دەیانتوانی ئەوەی ڕاستی بی بە 10 دەست پێ بکەن بەڵام بە سفر دەستیان پێکردە ئەو هێڵەشیان ئەوها پچڕاندیە واتە ژمارەکانی لە 10 کەمترن نانووسین چ دەنووسین پاش ئەوەی دەمان نووسی ئەوها هەتا ئێرە 10 ئەو هێڵە هەتا ئێرە گوایە 10 لێرە هەتا ئێرە دەبی هەمان لێرەش 5 پەیژەکە دەچیتە سەرێ 10 15 20 25 30 35 چونکە ئەمن لە 35 زیاترم نییە ئەوەی ڕاستی بی لە 33 زیاترم نییە بەڵام 35ش هەر باشە دانین ئەگەر چلیش دانێن لێرە کێشە نییە بەکاری ناینین کەواتە 5 دەچینە سەرێ بەڵام گرنگترین شت لێرە چییە؟ ئەو مەودایە لێرە هەتا ئێرە وەکو لێرە هەتا ئێرە بی نابی نە گەورەتر بی نە گچکەتر بی نە زیاتر بی نە کەمتر بی نە کورتتر بی نە درێژتر بی وەکو یەک ئەگەر 1 سانتیم بی 1 سانتیمە 2 سانتیم بی 2 1.5 بی 1.5 هەمویان وەکو یەک لێرەش هەتا ئێرە وەکو لێرە هەتا ئێرە هەمویان وەکو یەکن دەنا ناکرێ تێک دەچی ڕزانیاریەکان بە هەڵە نیشان دەدرێن
پاشی ئەوەی کە ئەو هێڵە ئاسۆیەم دروست کرد لەسەری دەنووسم ئێرە چییە لێرە ئەوها دەینووسم تێکڕای پلەی گەرمی تێکڕای پلەی گەرمی لێرەش لە ناونیشانی هێڵەکەی دەنووسم پلەی گەرمی لە شاری پێنجوین پلەی گەرمی لە شاری پێنجوین لەو لایەت دەنووسم پاشان کە ئەوەم تەواو کرد لێرە لەسەر ئاسۆیەکەی مانگەکان دادەنێم هەمیشە لە لای چەپ دەست پێ دەکەم یەکەم مانگ لێرە کە لە لای ڕاستە ئەوەی ڕاستی بی دەکەویتە لای چەپ چونکە بە کوردی ئەوها دەنووسرێ بەڵام هێڵی ڕوونکردنەوەی بە کوردی نییە بەڵکو بە وەکو هەموو دەوڵەتانی دی لە لای چەپەوە دەینە لای ڕاست وە لە خوارێ دەچینە سەرێ کاتە مانجی شوباط کە لێرە یەکەم مانگە لە لای ڕاست دەبیتە یەکەم مانگ لە لای چەپ لێرە مانجی دوو لێرە دەنووسرێ مانجی سێ لێرە مانجی چار لێرە مانگەکانیش مەودایەکەی مابەینیان دەبی وەکو یەکبی باشتر وایە وەکو یەکبی هەرچەندە ژمارەش نییە مانگە ئەو جە مانجی پێنج و دەبی ئەمن جێگای مانگەکانی خۆم بکەمەوە لەسەر ئەو هێڵەی دەبی ئەوها بکەم بۆ وێنە لێرە چەند مانگم هەیە لە مانجی 1 2 3 4 6 مانگم هەیە مانجی 2 مانجی 3 مانجی 4 مانجی 5 مانجی 6 مانجی 7 6 مانگم هەیە دەبی جێیان بکەمەوە لێرە دەبی جێی مانگەکانی خۆم بکەمەوە هەندێکیان نەکەونە دەرەوە لێرانە دەبی هێڵەکەی ئەوها دانێم جێی مانگەکانی منیش ببیتەوە ئەو جە پاشان ئێستا ئەوە پەیژەکە دروست کرا دەچینە لاپەڕەکەی دیکە هەنگاوەکانیش دروست دەکەین هەنگاو واتە لە مانجی مانگەکان دادەنین هەر مانگەی هەنگاوێکە ئەوە لەبەر هەندێ ناوی پەیژە و هەنگاوە ئەگەر بچمە لاپەڕەکەی دی لێرە مانگەکان دادەندرێن ئەو هێڵە ئاسۆیە کرایتە ئەو هێڵە ئاسۆیە کرایتە چەند بەشەک ئەوە مانجی شوباط ئەوە مانجی ئادار ئەوە مانجی نیسان ئەوە مانجی ئایار ئەوەش مانجی حوزەیران ئەوەش مانجی تەمووس هەرچەندە نووسینەکان دەبوایە لە لای ئەو شینەی بن بۆ وێنە شوباط نێزیکتر بە لە لای ئەو هێڵە شینە بەڵام کێشە نییە گرنگ ئەوەیە ئەو مەودایە لێرە هەتا ئێرە وەکو یەکبی ماوەکە وەکو یەکبیان هەنگاوەکان وەکو یەک بن ئەو جە پاشان کە تەمەشا دەکەم هەر مانگەی پێی دەرێن جووتە ڕێک خراو واتە لۆ هەر خاڵەی دوو پێدراو هەیە یەکە چان مانگە ئەوی دیش پلەی گەرمیە شوباط پلەی گەرمی دا دەچمە لای شوباط ئەوها شوباط دەچم لێرە شوباتە لێرە پلەی گەرمی دەواتە ئەو خاڵەی دروست دەکەم ئەوها شوباط پلەی گەرمی دا ئادار پلەی گەرمی چەندە 12 تۆزێک لە دەی گەورەترە نەبوویتە 15 ڕەنگە لێرە بی ئەوەش 12 نیسان چەندە نیسان 15 نیسان لێرە نیسان هەتا دەچمە لای 15 ئەوها وەکو دەبینن لێرە خاڵەکان دروست کراینە کە خاڵەکان دروست کران بە هێڵک خاڵەکان بە یەکتروە دەبەستین ئەوها ئەو جا ئێستا ئەوە ناوی چیە ناوی هێڵی ڕوونکردنەوەیە بە ئاسۆی نووسیتم مانگ بەستونیش دەبی بنووسم ئەوەی ڕاستی بی پلەی گەرمی بە پلەی سەدی دەبووە ئەوها نووسرا بە پلەی سەدی لێرە ئەوها پلەی گەرمی و ناو نیشانەکەش تێکڕای پلەکانی گەرمە لە شاری پێنجوین لە مانجی شوباتەوە هەتا مانجی تەمووس ئەوە هێڵەکە دروست کرا بەو شێوەیە بێگومان هەندێک جار زۆر ئاسانە دروستکردن بە تایبەتی ئەگەر کاغەزەکەت ئەو چوار گۆشایانەی لە ناو هەبوو بەخۆی کاغەزەکە کرابووە تۆڕی چوار گۆشەی ئەوە زۆر ئاسانە بۆ ژماردن
کەواتە ئەوەیە زانیاریەکان ئێستا زۆر ئاسانتر دێنە بەرچاو، هەر پرسیارەکەم لێ بکەن زوو دەتوانم وەڵام بدەمەوە، چونکە زۆر بەڕوونی زانیاریەکان دیارن، باشترە لەوەی زانیاریەکان بنووسین بنووسرێن. ئەگەر تەمەشای خشتەکەی بکەینەوە، خشتەی ئەو لایە ئێرە تۆزێک ڕەنگە لێرە باشتر بی لەو خشتەیە، وێنەکە باشتر بی. ئەوجا ئێستا ڕەنگە پرسیارم لێ بکەن. پرسیاری یەکەم مەبەست لە نووسینی ناونیشان بۆ هەر یەک لە وێنە ڕوونکردنەوە و دوو تەوەرەکە چییە؟ تەوەر واتە ئەوە تەوەرە، تەوەری ئاسۆیی، ئەوەش تەوەری ستونیە، دوو تەوەرمان هەیە. تەوەری ئاسۆیی مانگەکانی لەسەرە، تەوەری ستونیش پلەی گەرمی لەسەرە. ئەو پرسیارە ئەوها وەڵام دەدەیەوە، زانیاری لەسەرە هەتا بزانم مانگ لە چێیە، پلەی گەرمیش لە کام لایە. ئێستا بەکارهێنانی پێدراوەکان هێڵی ڕوونکردنەوەی پێشوو بەکاربینە هەتا وەڵامی پرسیارەکان بدەیەوە. پرسیاری ژمارە 2، کام مانگ پلەی گەرمە بەرزترینە، واتە لە هەمویان زیاتر بەرزە. کام مانگ ئەمن دەچم دەبینم بەرزترین پلە ئێرەیە، بەرزترین پلە 32 33 دەچم مانگەکەی دەخینمەوە بەرامبەری مانجی تەمووزە. هەرچەندە لێرە نازانی حوزەیرانە یان تەمووزە، بەڵام هەڵەکە لەوەیە دەبوایە ئەو نووسینە شوبات لە تەنشت ئێرە نووسرابە و ئادار لێرە نووسرابە و نیسان لێرە نووسرابە، ئایار لێرە نووسرابە، حوزەیران لێرە نووسرابە، ئەوجە تەمووز لێرە نووسرابە هەتا بزانم یەکسەر ئەوە تەمووزە. بەڵام دەبی هەر بزانم بەخۆم، ئەگەر بەخۆم دروستکەم ئاسانتر دروست دەکەم. کەواتە ئێرە وەڵامەکەم مانجی تەمووز. مانجی تەمووز ئەوە وەڵامی منە. ئێستا دەینە لای پرسیارەکەی دیکە. پرسیاری 3، کام مانگ پلەی گەرمە نزمترینە؟ دەچمە لای نزمترین پلە، بۆ بێگومان ئەو مانگەیە کە دەیە نزمترین پلە، بەڵام ئەم دەبی ناوی مانگەکەی بنووسم، نابی ناوی پلەکەی بنووسم. دەنووسم مانجی شوبات، مانجی 2، وەڵامەکەم مانجی 2. ئێستا دەچمە لای پرسیاری 4. پرسیاری 4 ئایا پلەی گەرمە لە مانجی شوبات هەتا تەمووز بەرز دەبتەوە یان نزم دەبتەوە؟ و کو دەزانی، چۆن دەزانی؟ کو دەزانم لێرە کە تەمەشا دەکەم دەبینم ئەو هێڵەی ئەمن هەمە ئەوها دەچیتە سەرێ، ئەوها بڵند دەبی، واتە بەرز دەبتەوە. ئەگەر بەهات باو هێڵەکە ئەوها بەهات با خوارێ، ئەوها نزم دەبتەوە. کەواتە بەوەی دەزانم چونکە هێڵەکە هەتا دێ خاڵەکان بەرزتر و بەرزتر و بەرزتر دەبن. خاڵک لێرێ دوادەستە سەرێ، دوادەستە سەرێ، دوادەستە سەرێ. کەواتە هێڵەکە چونکە ئەوها بەرز دەبیتەوە، دیارە پلەی گەرمی بەرز دەبیتەوە، نزم نابیتەوە. پرسیاری 5، ئەگەر لەسەر تەوەری ستونی ماوەکان بەکار بێت کە درێژی هەریەکەیان یەک بێ، شوێنی خاڵەکانی کە جووتە ڕێکخراوەکە دەینوێنێ چۆن دەبێ؟ مەبەستیان ئەگەر هاتوو لێرە ئەمن لەسەر ئەو تەوەری ستونی 5 پەیژەکەم هەر هەنگاوەی 5، واتە کە لەو پەیژەی دەچمە سەر ئەو پەیژەی وەکو ئەوەی وایە 5 نمرە 5 پلە بچمە سەرێ، نەک 1 پلە. ئەگەر بەهات باو 1 پلە بە، واتە لێرە دەیە، لێرە دەبووە 11، لێرە دەبووە 12، لێرە دەبووە 13، لێرە دەبووە 14، لێرەش دەبووە 15. کەواتە ئەمن نەم دەتوانێ
خاڵەکانی خۆم لەسەر ئەو تەوەرەی دانێم، چونکە جێم نییە، چونکە من هەتا 35م هەیە، 35 دەکاتە لاپەڕەیەکی تکە کە جێم نییە. بۆ وێنە ئەگەر مانجی ئادارم بووێ، مانجی ئادار دەکەویتە 15 دەکەوتە ئێرە، ئەو مانجی ئادار دەتوانم، بەڵام مانجی بۆ وێنە ئایار کە 20م نییە لێرە، 20 ناتوانم، کەواتە نابی. دەبی ئەمن ئاگام لێبی تەمەشای ژمارەکانی خۆم بکەم چەند دەچما سەرێ. هەتا ژمارەکانم مەودایەکەیان زۆر بی، واتە یەکەچیان کەم بی، یەکەچیان دەبی، ئەوی دیکە بۆ وێنە 1000 بی، ئەوە زیاتر دەبی ئەو مەودایانە زیاتر گەورەتر کەم، دەدە بڕۆمە سەرێ یان 20 بچمە سەرێ بە پەیژەکەی. کەواتە نەدەکرا، نەمدەتوانی خاڵەکان دانێم لەسەر ئەو تەوەرانە. هیوادارم تۆزە سوودەکی هەبی ڕوونکردنەوەی هێڵی ڕوونکردنەوەی و لاوانەی داهاتوو زیاتر بەخۆم ئەو هێڵەی دروست دەکەم کە زیاتر ڕوون دەبیتەوە کو دروستیانکەین و جوتە ڕێکخرا و زۆر گرنگە هەمیشە یەکەم زانیاری لەسەر تەوەری ئاسۆیە، دووەم زانیاری هەمیشە لەسەر تەوەری ستونیە، نابی ئەوەی هیچ هەڵی بکەین لەو زانیاریەی. ئەوە کەواتە هاتمە کۆتایی لاپەڕا 62 و لاپەڕا 63 لەوانەیەکی نوێ باسی لاپەڕا 64 هەتا ئەو کات هەر خۆش بی.